من آیا حیدر لە بەشی پەرستاری قۆناغی دوم لە پەیمانگەی تەکنیکی کوێ لەگەڵ هاوڕەکانم بەشداریمان لە چالاکی کردووە ئەمڕۆ لێرە بە کۆمەڵێک زانیاریەوە زانیاری گشتی بەشداریمان کردووە. بۆن منە لێرە ئەگەر باسی لە ڕێگەی ڕەنگی زمانەوە تۆنای تەندروستی کەسێک دیاری بکەین، زمان بە شێوەیەکی گشتی بە ئاسایی ڕەنگێکی پۆمەیی کاڵی هەیە هی کەسێکی تەندروست، بەڵام ئەگەر کەسێک زمانی ڕەش ببوو یان ئەو کەسانیان کە زۆر جگەرە دەکێشن یاخود تووتن دەکێشن یاخود HIV یان هەیە زمانیان ڕەش هەڵدەگەڕێ، و ئەو کەسانی کە ددانیان ناشۆن و هەروەها کە ڕوو هەیە لە ناو دەمیان زمانیان سپی هەڵدەگەڕێ، و ئەوانی کە زمان مۆر هەڵگەڕا بە واتایەوە دێت کە خوێن بە شێوەیەکی باش بۆ ئەندامەکانی دیکەی جەستە نەڕۆشتووە، هەروەها نەخۆشی دڵیان هەیە یاخود کێشەیەک لە دڵ هەیە. ئەگەر ڤیتامین B مان کەم بێ یاخود ئەگەر بۆ نمونە حەساسیەتت بە خواردنێک هەبێ، یەکێک لە نیشانەکان کە بەدیار دەکەوێت زمان سوور هەڵدەگەڕێت. ئەگەر کەسێک ئێگزیمای هەبێت یاخود ئەنتیبایۆتیکەکانی زۆر بەکارهێنابێت یاخود ئەنتی دیپرسنت، ئەوە زمانی ڕەساسی هەڵدەگەڕێت. ئەگەر کەسێک ناودەمی نەشوش بوو هەروەها ناودەمی وشک بوو زمانی پرتەقاڵی هەڵدەگەڕێت. ئەگەر کەسێک زەردوویی هەبێت ئەوە زمانی زر هەڵدەگەڕێت. و چەند هۆکارێکی دیکەمان هەیە بۆ نمونە ئێگزیمامان هەیە یاخود هەندێک حاڵەتی دیکەمان هەیە، بەڵام بەگشتی و بە شێوەیەکی بەرچاو لە زەردوویدا زمان زەر دەبێت و بەدیار دەکەوێت. ئەگەر کەسەکە ئۆکسیجین بەباشی بۆ ئەندامەکانی جەستەی نەڕێ، ئەوە زمان شین هەڵدەگەڕێت، یاخود ئەگەر ئێگزیماشی هەبوو لە مان کاتدا زمان شین هەڵدەگەڕێت. ئەگەر کەسەکە جگەرەکێش بوو یاخود هەندێک دەرمان هەیە بەکاری هێنابوو یا بەکتریا گەشەی کردبوو لە ناو دەمیدا و دەمودای نەشوش بوو، ئەوە زمانی بەلای سەوزدا هەڵدەگەڕێت. و نەخۆشیەکمان هەیە، نەخۆشیێکی پێسمان هەیە، سەدەفمان هەیە. ئەگەر کەسەکە سەدەفی بوو زمانی قاش دەبێت. ئایا مەرجە لەم کەسێکدا وا بێت؟ نەخێر، تەنها 120 و کەسانی تووشی نەخۆشی سەدەف دەبن زمانیان قاش دەبێت. لێرە باسمان لە چی کردو؟ بۆ منە بە وێنە ڕوونمان کردوتەوە دامانەوە گێزەر بۆ چاو باشە، تەماتە بۆ دڵ باشە، هەروەها گوێز بۆ مێشک باشە، زەنجەفیل بۆ معیدە باشە، هەروەها پاقلەمەنیەکانمان هەیە کە بۆ گوستیلەکان باشن و پەتاتە بۆ پەنکریاز باشە، و هەروەها هەرمێمان هەیە کە بۆ ڕەحم باشە، و هەروەها سندیمان هەیە کە بۆ سینگ باشە. من خوێندکاری بەشی ئافرەتان لە دایکبوون لە پەیمانگەی تەکنیکی کۆیە لە فستیڤاڵی بەهارە بەشداریمان کردووە. بەشەکەی من لەسەر فریاگوزاری سەرەتایی بۆ منداڵ بوونە، بۆ کە لە کاتی منداڵێکە شتێ کە قوتی دەدا دەپەڕێتە قورگی یاخود لە خنکاندن ڕزگاری دەبێت. ئەگەر شتێک پەڕی بە قورگی هەر ئەوها لەسەر دەستی دادەنیت و ئەمی تون دەگریت و ئەوها 5,000 دەبێت پشتی بشێ پاڵ بە پشتیەوە بنیت تاوەکو لە دەمی دێتە دەرەوە، یاخود ئەو کاتێک کە هەر نەهاتۆتە دەرەوە ئەو های لێ دەکەین و لە دەمی ئەو شتەی لە قورگەتی دێتە دەرەوە. بەخێر بەسەرەتا، ناوم هێلین سۆرانە، قۆناغی دومی بەشی پەرستاریم، ئەوڕۆ بەشداریم کردیا بە گروی دەستکرد، خۆم دروستم کردووە. لێرە فستیڤاڵمان کردوێتەوە بۆی زیاتر بەشەکانی خۆمان بناسێنین، بەخێراتنی هەمووتان دەکەین. کەم پێکەوە ئەو گوڵە دەستکردانەمان دروست کرد، هەم جوانە هەم دەمینێتەوە، پێمان خۆش بوو، هەم ببتە هۆی خۆشەویستی دەبینی هەموو کەسێک گوڵ بکرلۆ ئەزە خوشکتە دایکتە هەر کەسێکە کە خۆشتێ. لەبەرەوەی بخۆم بەشی پەرستارم، ئەو فستیڤاڵە هەم دەبێتە هۆی زیاتر ناساندنی بەشەکەمان بە هەموو جیهان و پێم خۆشە یعنی وەکو قوتابیەک شێوازی فستیڤاڵە دووبارە ببتەوە، بە جدی زۆر پێم خۆشە.